بەڵێ دەچینە پرسێکی تایبەت کەویش تۆمەتبارانی گرتوخانەی گوانتانامۆیە کە دادگاییەکرێن بۆ مەبەستا گفتوگۆکەین لەگەڵ گۆردۆن فێلت برای یەکێک لە کوژراوانی ڕووداوەکە 11 سپتەمبەر کە ڕاستەوخۆ لە گوانتانامۆ لەگەڵمانە گوانتانامۆ کە دەکەوێتە باشووری خۆرهەڵاتی کوبا. سڵاوتان لێبێت تۆم کاتتان باش. زیاتر لە 20 ساڵە تۆمەتباران دادگایی ئەکرێن تۆمەتبارانی 11 سپتەمبەر. پێتان وایە بۆ تا ئێستا پرسە یەکلایی نەکراوەتەوە؟ بەڵێ زۆر سپاسی ئەو دەرفەتەتان دەکەم. پرسیارەکە پرسیارێکی جوانە، کاتێکی زۆران نزیکەی 22 ساڵە دوای ئەم ڕووداوە کە ئەم دادگاییکردنە شکستی هێنا. بەڕاستی ئێستا دادگایەکە دەستی پێ نەکردووە دەتوانین بڵێن، چونکە دۆخەکە زۆر سەختە، پرسێکی زۆر سەختە و پشت دەبەستێت بە سزادانێکە لە دادگاکانەوە پێویستە برێت. ئەندامانی خێزانی ئێمە هەمیشە چاوەڕێ ئەوەن دادگاییەکە تەواو بکرێت و ئێمە ئەنجامێکمان هەبێت سەبارەت بەم تاوانبارانە و داوای دادپەروەری دەکەین بۆ ڕووداوی لە 11 سپتێمبەر ڕوویدا. پێتان وایە کەم تەرخەمی هەیە لە بەڕێوەچوونی دۆسیەکە؟ ببوورە پرسیارەکەت بە تەواوی نەگەیشتە جوێ. کەم تەرخەمی هەیە لە بەڕێوەچوونی دۆسیەکە و بەڕێوەچوونی دادگاییکردنەکە؟ بەڵێ پێتان وایە کەم تەرخەمیەک هەیە لەم پرسە زۆر گرنگی پێ نادرێت بۆیە بەم شێوەیە تا ئێستا زیاتر لە 21 ساڵە ئەم دۆسیە یەکلا نەبووتەوە؟ دیارە گرفتێکی دەنگم ناگاتە لای میوانەکەم بۆیە و سەوان بۆ بکات و زانیاریمان پێ بدات لەبارەی بەڕێوەچوونی دادگاییکردنی تۆمەتبارانی 11 سپتەمبەر کەم برایەکی لە ڕووداوەکانی 11 سپتەمبەردا گیانی لەدەستداوە کە نزیکەی دەتوانین بڵین 22 ساڵە تاکو ئێستا پرسەکە یەکلا نەکراتەوە. بەڵێ سوپاس بۆ بەڕێز گۆردۆن فێلت برایەکێک لە کوژراوانی ڕووداوەکەی 11 سپتەمبەر.